هێژای چەتینەر بەرپرسێ سیاسەتە هەواڵە لە خەبەر تورکیە ژە ئەستەمبولێ دەپرسم. هێژای چەتین جەنابێ هەوەگەلێک دەزانیتن دەباکو ئەم چ ژێ نازانم. Hoş bulduk İman Hanım. پەیاما ئەڤروکە یا ڕێبەرێ زیندانکریە پەکێکی عەبدوڵڵا ئۆجەلان گەهشتیە جەنابێ سەرۆک مەسعود بارزانی لە پیرمام. چ تێدا بوو؟ هین دەزانن؟ هایەوەژێ هەیە؟ Öncelikle tabii şunu belirtmek lazım. لەسەرەتادا دەبێ باس لەوە بکەین لە ئیمرالیدا بەڕێز ئۆجەلان خۆی ئامادە دەکات بۆ پرۆسەیەکی نوێی ئاشتی لە هەولێرەوە لە هەولێر و کوردستانەوە بەڕێز مەسعود بارزانی پێویستە بۆ ئەم دۆخە خۆی ئامادە بکات. ئۆجەلان داوای کرد بکە بەڕێز مەسعود بارزانی بۆ ئەم پرۆسەیە پشتیوانی خۆی دەرببڕێت. پێشتریش سەرۆک بارزانی بۆ ئەم پرۆسەیە پشتیوانی خۆی دەربڕی بوو. بە تایبەتیش بەڕێز مەسرور بارزانیش لەم پرۆسەیەدا تواناکانی خۆی وەگەڕ خستووە. هەر بەم شێوەیە دەمەوێت باس لەوە بکەم لە ڕابردوشدا بەڕێز مەسرور بارزانی لە ڕووی پەیوەندیەکانەوە زۆر پەیوەندیەکی باشی هەبووە لەم دۆخەدا کەسایەتێکی بەهێز بووە لەم نێوەندەدا. هەر بۆیە لە ڕووی پەکەکەوە دەبێت بڕیارێک بدات لەبارەی ئەم دۆخەوە. ئایا لە ڕووی کەسایەتی کوردەکان ئەم دۆخە چارەسەر دەکات یاخود لە ڕێگای ئێران و کەسانی بیانی ئەم دۆخە چارەسەر دەکات؟ لە تورکیادا 3000 ئەمە هەوڵ درراوە چارەسەر بکرێت. پرۆسەکە 3000 هەوڵ درراوە چارەسەر بکرێت، بەڵام ئەوەی ئەمجارە جیاوازە زۆر بە شێوازێکی نوێ هاتۆتە ئاراوە. هەر بۆیە چاوەڕێ دەکرێت بەڕێز ئۆجەلان بۆ ئەم پرۆسەیە بە شێوازێکی نوێ بۆ ئەم پرۆسێ خۆی ئامادە بکات لە ڕووی قەندیل و لە ڕووی ئەوانەی بەشەکانی ڕۆژئاواوە. ئەوانەی پاکەکە لەو ناوچانەدا دەبێت بۆ ئەم پرۆسەیە ئامادە بکرێن. بۆیە مەبەستەکەم ئەوەیە ئەم دۆخە لە ڕێگەی یارمەتیەکانی بەڕێز مەسعود بارزانیەوە گرنگیەکی ئەو تۆی بۆ زیاد دەبێت بەڕاستی. بۆیە هاتنی شاندەکەش گرنگێکی زۆری خۆی لە خۆیدا هەیە. بەڵێ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لەگەڵ ئەو نامەی بۆ بەڕێز مەسعود بارزانی ناردووە داوا دەکات کە بۆ پرۆسەکە یارمەتی خۆی پێشکەش بکات. لەمڕۆوە لە تەواوی جیهاندا کوردەکان وەکو نوێنەرێکی کوردەکان لە تەواوی جیهاندا بەڕێز مەسعود بارزانی گرنگیەکی خۆی هەیە و شایانی ڕێزە بەڕاستی. هەر بۆیە بەڕێز مەسعود بارزانی لەم دۆخەدا لەم پرۆسەیەدا هاوڵەکانی یارمەتیەکانی بۆ ئەم پرۆسەیە لای کەم 130 بۆ 140 لە دۆخەکەدا گرنگی خۆی دەبێت بۆ ئەم پرۆسەیە و یارمەتیەکانی زۆر گرنگ دەبێت. هەر بۆیە بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا، بەڕێز ئیبراهیم کەڵن سەرۆکی دەستگای هەواڵگری ئەوانیش لە پرۆسەکەدا پەیوەندیدارن. لەم دەیوەندەدا بەڕاستی سەرۆک مەسعود بارزانی هەوڵەکانی یارمەتیەکانی بۆ پرۆسەکە زۆر زۆر گرنگ دەبێت. ئەو گرنگی دچ هەیە لێدا هێژایە چەتین هەموو ڕێک دهێنە پیرمام لایە جەنابێ سەرۆک مەسعود بارزانی. هەوە دیت مەزلوم عەبدێ هات وایەشاندا ئیمرالیە هات پەیاما ڕێبەرێ زیندانکریە پەکێکی عەبدوڵڵا ئۆجەلان بۆ پشتەوانیا پرۆسە ئاشتی و چارەسەریە پێڕایە. جەنابێ وانژی گوتیە یاش دەستێ متێت بوهاریکاری و پشتەوانیا سەرکەفتنا پرۆسەیە ئاشتی و چارەسەریە درێغیە ناکەم بێخەمیە ناکەم. سەرۆک مەسعود بارزانی بوو دەستپێکردنا پرۆسەیەکە بڤیرانگی، سەرکەفتنا پرۆسەیەکە بڤیرانگی، وەرگرتنا مافێن کوردان دیاسا و ئەنایاسایدا دکارە دگەل بە تایبەتی ئەردوغان چ ڕۆڵێکی بگێڕە؟ لەسەرتادا بەڕێز مەسعود بارزانی و بەڕێز مەسرور بارزانیش بەڕێز نێچیروان بارزانیش لە تورکیادا سیاسەتەکانیان جێگای شایانی ڕێزە لە ڕووی حکوومەتەوە هەمیش لە ڕێگای ئەمنیەوە ئەوانە زۆر بە پێشوازیەکی باشیان لێوە دەکرێت.
وڵاتی تورکیاش ماوە لەگەڵ کوردستان هەرچەندە جار و بار کێشەی هەبووە بەڵام ئەو هەوڵانەی مەسعود بارزانی لە هەموو سەرڕای هەموو کێشەکان بەڕێز مەسعود بارزانی سیاسەتەکانی بەرامبەر بە هەوڵەکان بە شێوەیەکی زۆر باش لە تورکیادا وەردەگیرێت بەڕاستی ئەگەر کێشەش هەبێ لە نێوان ئەو دوو وڵاتەدا بەڵام بە هەموو شێوازێک بەڕێز مەسعود بارزانی بە شێوازێکی زۆر جوان قبول دەکرێت بڕیارەکانی شایانی ڕێزە باشە بەڵێ ئەوە ڕاستیە کە ناتوانێت بیگۆڕێت ئەمە بەم زۆرەیە هەندێک کێشەکانیش لەو پرۆسێدا هەیە دەبی ئەوە باس بکەین بەڕاستی ئاستەنگیان لە پێشیا دەستپێکردنا پرۆسەیە ئاشتی و چارەسەریە لە تورکیا چنە یان ژی بەربەست ڕێگر کینە بەڵێ خۆی لە خۆیدا ئەم پرۆسەکە کێشەی هەیە هەموو پرۆسەیەک ئاوایە بەڕاستی ئەم کێشانە هەیە بۆیە پێویستمان بە بەڕێز مەسعود بارزانیە ئەم کێشانە هەیە بۆیە پێویستمان بە بەڕێز مەسرور بارزانیە لەبەر ئەم هۆکارانەیە پێویستمان بە بەڕێز نێچیرڤان بارزانیە بەڵێ ئەمە خۆ خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دەزانن کە پەکەکە و مراد قەرەیڵان ئەوانەی پەیوەندیان لەگەڵ نامەکەی ئۆجەلان کە بۆ پەکەکە دەنێردرێت دەبێ ئەوە قبول بکرێت لایەن پەکەکەەوە چەکدا بنێن بەڕاستی ئەمانە نەتەوەی کورد کێشەی نەتەوەی کورد دەبێت چارەسەر بکرێت لەم نێوەندەدا پێویستە پەکەکە پابندی ئەم بڕیارانەی ئۆجەلان بێت بەڕاستی لە ڕووی سیاسی شەوە بەڕێز مەسعود بارزانیش تشک و گومانەوە هەیە و پەکێکێ یعنی ئەس دیارکری بێژم مراد قەرەیلان پابندی بڕیارە ڕێبەرێزی ناکریە پەکێکی عەبدوڵڵا ئوجەلان نابە ئایا چما هەموو کێشەیە کورد بە چەکدانینا پەکێکێوە دەهێتە گرێدان پێشی پەکەکێژی هەبە کێشەیە کورد لە تورکیە هەبوو نەهاتەیە چارەسەرکردن ناسنامەیە مافێ نەتەوەییە زمانە چاندە کەلتورە هەتا داویە توشی زانی دەمەوێت بەم زۆرە بێڵێم کوردەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئێران و لە عێراق و سووریادا و لە تورکیادا لە ئەرمەنیستانیشدا لە ئازەربایجانیشدا نزیکەی 35 تا 40 ملیۆن کەسن زیاترین نەتەوەش کورد لە تورکیادان نزیکەی 20 ملیۆن کورد لە تورکیادا دەژین بەڕاستی دەمێت ئەوە بەڕاشکایی بڵێم ئەگەر باسی ڕابردوو بکەین و باسی ئەو ڕابوردە بکەی چارەسەرکردنی کێشەی کورد زۆر لە پێشینەیە لە ئێستادا بەڕاستی بەم زۆرە سەیری بکەن ئێوە بەڕێز مەسعود بارزانی ساڵی 2003 لە ساڵی 2010 کاتێک فێدرالی بوونی کوردستان ڕاگەیاندرا بەڵام مەسعود بارزانی کاتێک هاتە دیاربەکر لەلایەن جمهور لەلایەن بەڕێز ئەردۆغانەوە پێشوازی لێکرا بەڕێز مەسعود بارزانی لە دیاربەکردا نامەی زۆر ڕاشکاوەیندا لەگەڵ خەڵکی کورد بەڕاستی تورکیا لە کێشەی کووردا هاتۆتە بابەتێکی زۆر ڕاشکانەوە و باش لە ئێستادا بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە دەم پارتی داوا دەکات کێشەکانی کورد چارەسەر بکات یاخود ئەوانەی کە ئێران و دەرەوە داوا دەکەن بۆ کێشەی کورد چارەسەر دەکات واتە کێشەکانی نەتەوەی کورد چارەسەر دەکرێت وەکو ئەوەی کورد دەیەوێت یاخود ئەوانەی دەرەوە ئەجێندای دەرەوە دەیانەوێت کورد ئێستا بۆچی دۆخی کورد هاتۆتە ئاراوە لە ئێستادا دەمێ ئەو بڵێم ئەوانەی کە چەپڕەوەکانی تورکیا و هەموو ئەو گروپانەی لە تورکیادا لە نێو دەم پارتیدان کێشەکانی دەم پارتی چارەسەر دەکەن کێشەکانی کورد کێشەکانی چەپڕەوەکانی تورکیاشە هەر بۆیە لەبەر ئەم هۆکارەیە پێویستە کێشەی کورد چارەسەر بکرێت ئەمە هیچ کێشەیشتیدا نیە بەڵێ دیسان دووباری دەکەمەوە بەڕێز مەسعود بارزانی بەڕێز مەسرور بارزانی و نێچیرڤان بارزانی هەوڵەکانیان زۆر گرنگە لەم بابەتەدا دەم پارتیش پێویستە دەبێت
پێویستە دەم پارتیش ببێتە پارتێکی کوردی Yasada bazı şeyler değişti. بەم شێوازە لە دەستوردا هەندێک کێشە دەتوانین چارەسەر بکەین دەم پارتیش دەبێت بله ببێتە پارتێکی کوردی بەڕاستی. بله هێژایە چەتینار بەرپرسێ سیاسەتە هەواڵە لە خەبەر تورکێ ژ ئەستەمبولێ گەلێک سپاس.